سلام مامۆستا. سڵاو بخێر بێن باشن ئاحواڵتان بابەتی ئەو ڕۆمانسیە مامۆستا؟ بابەتی ئەوڕۆ لقی ئەو دارانتان بینێ کە ئێستا دەی بڕۆم باڵێ حکمت لە بڕینی لقی دارەکان چییە؟ بابەتی ئەو ڕۆمان تایبەت دەکەین بە شتێکی زۆر تایبەتە باڵێن ئێستا لەناو بەرنامەکە باسی دەکەین پێم خۆشە لەوێ بە تێر و تەسەلی لەسەر ئەو بابەتە بڕۆین لێستا پرۆش باشە؟ ڕاستەکە بڕۆین؟ ئەم کاتتان باش چۆنن؟ ئەحواڵتان؟ دانیشن دەستان خۆشبی ئەم کاتتان باش بەڕێزان جارێکی دیکە لە کەناڵی دیمەن تیڤ بە بەرنامەی ئەڵلقەی دووەمی هاندان دەست پێ دەکەینەوە جارێکی دیکە لەسەر ئەو جارە بەرنمەکەمان لەسەر بێهیواییە بێئومێدیە خۆشحاڵ و شادومانی ئەو جارەشیان کە دانیشتێکی لەو زۆرە ئەنجام دەدەین تاوانەوە خۆتان باش دەزانن گەنجی ئەمڕۆ یاخود خەڵکێک هەیە لە نێومەدا ئێستا زۆر بێئومێدە بێهیوایە لە ژیان دنیا بەسەری داڕوخایە و دێین باسی ئەو چارەسەریانە چین بۆی ئینسان بێئومێد نەبی چ بکەین چ هۆکارێک وا دەکە ئینسان بێئومێد بی چوا دەکا یعنی ئەمەلی لە ژیاندا با بڵێن هیوای بە ژیاندا نەمینێ جا ئەو ڕۆدەین باز لەو چارەسەریانەش دەکەین هەم هۆکارەکان باز دەکەین هەمیش چارەسەریەکان بەیەکەوە بابەتێکی تێکەڵچێش دروست دەکەین فەرموو مایکە دەزە فەرموو سەرەتا دەستخۆشیت لێ دەکەم مامۆستا دەمەوێت بەر لەوەی بڕۆنی ناو بابەتەکە بۆ دەست پێ بکەم خۆی لەگەڵ سەرهەڵدانی مرۆڤایەتی ناومێدی و ئومێدیش بوونی هەبووە بەڵێ دەمەوێت بزانم هۆکارەکان چین ئێستا دێن هۆکارەکان باز دەکەین بەڵام زانی چۆنە ئەمە باسی واقعی هەرێمی کوردستان دەکەین لەبەر ئێمە بۆ کورد قسە دەکەین کەواتە بەشی خۆمان خەڵکانێک هەن لە ناو ئێمەدا ناومێدن لە ژیان بێزارن ناگاتە ئامانجەکەی دنیای بەسە خۆیدا دەڕوخێنی ئیتر ڕەنگە ئەو ناومێدیە لە دیدگای خۆی دروستی کردی و کێشەکەی گەورە کردیا خۆ زۆر ئینسانمان هەن لە ژیاندا کێشەکانیان زۆر بچووکە بەڵام ئەو لە دید و دیدگای خۆیەوە لە بیرکردنەوەی وەی خۆیەوە بە گەورە دەیبینی جامە یەکەم شت کە بێن باسیکەین حەز دەکەی پەلەم لێ مەکە با من هەموو ئەوانە باز دەکەین ئەگەر پرسیارێک شتێکتان لە تێبینێکتان لە دروست و یان سەرنجێک ئەو کاتە دەرفەت دەدەمە هەمووتان بزانە تەماشاکە یەکەم شت بیرکردنەوەی خودی ئینسانەکە لە ناومێد بوون چۆن یعنی هەموو ئینسانێک با بڵێن لە ناو مێشتی دوو بەشەیە بەشێکیان پێ دەگوترێ بەشی ئاگایی واتە بە ئاگاییەوە تەسەڕوفات دەکات ئەو شتانی کە پێ دەڵێن کە واعیە ینی با بڵێن ئەو عقلی واعی با بڵێن ئەوەی دووەمیان ناخود ئاگایە عقلی لاواعیە مێشتی ئینسانی با بڵێن لە سەتادەی بە دەزانی کە شتەکان بە ئاگاییەوە ئەنجام بدا بەڵام لە سەتانەوەتی نائاگایەنە ئەنجامی دەدا جا ئەگەر تێبینی بکەیت وەختە کە کەسێک دێ قسەت بۆ دەکا باسی بابەتی نەرێنیت بۆ دەکا با بڵێن قسەی زۆر ناومێد و ڕەشببینی و بیری نەرێنی دەخاتە ناو مێشکتەوە ناخود ئاگایت و وەری دەگری ئەو قسانە بەهەن وەردەگری کە وەری گرت ئیشی لەسەر دەکا یعنی مەسەلەن بۆ نمونە بابەتەکە بازیات و ڕوون بکەینەوە ناخود ئاگات چۆن کار دەکا یعنی با بڵێن تو شوفێری دەکەی لە ڕێگەدا دەڕۆی پێش ئەوەی شوفێری بکەی شوفێری چۆن فێربووی بە لە سەتادەیەکە فێربووی کە عقلی واعید ئیشی لەسەر دەکرد باشە یعنی دەتزانی لە ڕووی با بڵێن فێربوونەوە دەزانیت کە ئەوە گێڕا گەبی دێدی بۆ پێشەوە دەڕوا بۆ ئار بۆ پشتەوە دەڕوا ئەوە پیگەراجە وانە ئەو شتانە ئەوانە هەموو فێربووی و ئەوە پایدەری بنزینە پایدەری ئیسۆپە سوکانەکە دەزانی بە ئاگایەوە بگری دەڕۆی لە ڕێگادا ئەوانە هەم بە ئاگاییەوە فێربووی بەڵام پاش ئەوەی کە ئەوانە تەمرینی لەسەر کرد ڕاهێنانت لەسەر کرد فێر بووی بە تەواوەتی ئیتر ناخود ئاگا دەستە ناو عقلی ناخود ئاگاتەوە
ناخود ئاگا ئیشی لەسەر دەکات لەمەوەدا ئەوەندە بیر لەوە ناکەیەوە کامە پایدەری ئستۆپە پایدەری بنزینە قاچەکەت خۆی دەچی بۆی وایە دەست و قاچەکانت خۆیان ئیش دەکەن زۆر جارە تو لە ڕێگە دەڕۆی شوفێریش دەکەی بەڵام جوابی لەوانەیە وەڵامی تەلەفۆنیش دەدەیەوە کەسێک لە تەنیشتە قسەشی بۆ دەکەی بەڵام ئەوە دەست و قاچەکان کاری خۆیان هەردەکەن یان لە کاتی مەسەلەن جلوبەرگ لەبەر دەکەی دەپۆشی یەک جار ئەتو فێر دەکرێت لە منداڵیەوە کە قۆڵی ڕاست دەبەی دواتر چەپ دەبەیتر لە ناخود ئاگات ئیشی لەسەر کردیا یەکسەر هەموو شتەکان عملیەکان ئەنجام دەدەی کەواتە ئێستا مەجالت دەدەم کەواتە مەبەستمان لە چێ لێرە مەبەستمان لەوەیە ناخود ئاگا شتی باش و خراپ وەردەگری وەختەکە من لە تەنیش بەڕێستەوە دانیشم پێت بڵێم وڵاوە ئەتو ناجح نابی ئەتو سەرکەوتو نابی ئەتو ئامانجەکەت ئاوایە ئیتر قسەی ڕەشبینیت بۆ بکەم بیری نەرێنی بخەمە ناو مێشکتەوە ناخود ئاگات بە هەند وەری دەگری بە ڕاز وەری دەگری بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە بابەتە زیانی بۆ تو هەیە با بڵێن باشە لە بۆ تو لەبەر هەندێ یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە بیرکردنەوەی خودی ئینسانەکە لەو ژینگەی دەوروبەرەی کە تێیدایە وا دەکاتن کە تو ناومێد بی ڕەشبین بی جا ئەوە خاڵی یەکەم قسەیەکتە بوو لەسەر بابەتە بەڵێ ئەفوو ئەو بابەتی کە باس کرد بەشی بە ئاگا و بە ئاگای مەشک زۆر جوان بوو کە جەخت دەسەری کردەوە هەمان ئەوەیە کە لە بابەتی دەروون زین دەخینین تیۆرەکانی فرۆید بزەبت و هەروەها ئەو بابەتێک کە باس شت کرد کە گوتت بۆ نمونە فێربوونی ئۆتۆمبیل و ئەو شتانە ڕێک دەبتە بابەتە چ ڕۆتینیا دیانی ها زۆر نەرینی بستە ناو مێشکرد ڕێک ڕاست ئەوە ئیشی لەسەر دەکات ئەو بەرمەجەی دەکەی مێشتی خۆت بەرمەجە دەکەی بەڵام ئەگەر بێت و شتی باشی تێکەی ئێستا یەک لە خزمەکانی خۆمان پۆلی 12 بوو هاتە لای من گوتی مامۆستا بە جددی ئەمە زۆر حەزم لێ دەرەزە بینم نمرەی بەرز بینم بەڵام ناتوانم دەمگوت لۆ ناتوانانی لەگوول لەبەرەوەی زۆر کەس پێم دەڵێن دەڵێن قودرەتی و توانایت و ئەوەندە نییە خزم و کەسە نزیکەکانم ئەها خزم و کەسە نزیکەکان کەواتە ئەوان دێن بە تو دەڵێن ناتوانی ئەتوو دەرەجەت پێ نایە یعنی خۆت هەموو ئینسانە قودرەتی هەیە هەموو ئینسانێک توانای هەیە بەڵام چونکە لەبەرەوەی بەرمەجە دەکرێت لەلایەن خەڵکانێکەوە لە ناو ناخود ئاگات ئیشی لەسەر دەکەن وەری دەگری تەواو ئیترە تو دنیا لەبەر چاوی ڕەش دەبی ئەوەندە بە بێزاریەوە دەخینی ئەوەندە خوڵقت لە خوێندن نامینێ ئەوە لە بواری خوێندن جا بۆ هەر ئامانجێکی دیکە ئەوە دروستە وەختەکە تو دەتەوێت سەرکەوتوبی زۆر گرینگە گوێ بە قسەی ئینسانەکان نەدەی چونکە کەسێک ئەگەر هات بیری نەرێنی بیری ئەرێنی خستە ناو مێشکتەوە سەر و سەرچاوم جێ بۆ ڕادەگرم ئەستم پێشم خۆشە تەرجیع دەبم هانم دەدا بەڵام کەسێک بزانم کە دێتن ئیش لەسەرەوە دەکا کە دەیەوێ ئەمن با بڵێن لە کەسایەتی و بەهای من بینتە خوارێ بڵێتە من ئەتو ناتوانی و ئەتو ئاوانی ئەوە وا لێ دەکات و سارد بیەوە لە بابەتەکە کە سارد بیەوە ناتوانانی بگەی بە ئامانجەکە بۆیە ناومێدی ڕوت تێدەکا باشە جاخۆ لە قورئانیشدا هاتووە زۆر جار لە قورئاندا مەسەلەن تێبینیم کە لە چەند ئاەتێکی دەڵێ وەصبر على ما يقولون ها جەخت لە قسەی خەڵکی دەکاتەوە یعنی چی یعنی ئارام بگرن لەسەر قسەی خەڵکی نابی ئەوەندە کاریگەری تێبکە تەسیری تێبکە خی گەورە بۆ جەخت لەسەرەوەی دەکاتەوە کە دەڵێ ئارام بگرن لەبەرەوەی کە ئارامگرتن یەکێکە لەو بابەتانەی کە دەتگەێنیتن بەرەو ئامانجەکە نابی ئینسان ئەوەندە پەلە پروزەی بکاتن بکەوتە ناو واقعەک خۆشی نەزانی سەری لێ بشێوێ نەزانی بەرەو کوێ دەڕوا ئارامگرتن تەنانەت لە لای خی گەورە خۆشەویستی شت دەکا بە بەڵگەی ئەو ئاەتەی خی گەورە دەفەرمیچی والله يحب الصابرين خی گەورە ئارامگرانی خۆش دەوێت جا ئەوە یەشێکە لەو خاڵانەی کە لە بابەتی ئەوەی کە بیرکردنەوەی ئینسانەکە زۆر گرینگە لەسەوەی خەڵکێک ئەو ژینگەی دەوروبەرەی کە تێیدای ژینگەکت بۆ دروست کرایە ئیتر بە هەموو لایەکەوە دەیانەوێ ئەتو شکست بخۆی بۆیە نابی زۆر گوێ لەو قسانە ڕابگرن لە شوێن دەربینیت بیرێکی نەرینی بڵاو دەکرێتەوە وازی لێبینە دەستبەرداری ئەو شوێنە بە هەر لە ئەو شوێنە دەست بەجێ بەجی بێڵە چونکەەوە لە توانە و بەهای و کەم دەکاتەوە ئەوە خاڵی یەکەمیان خاڵی دووەمیان ئەگەر بین باسی بکەین لەسەر ئەوەی کە ینی جگە لە بابەتی ئەوەی کە ژینگەی دەوروبەر و ئەوانە دەبی ئینسان واقع بین بی یعنی مەسەلەن داوای ئامانجێک یاخۆت شتێک نەکە شانی دەست پێ ڕاگەیشتن نەبی زۆر گرینگە هەر شتێک کە داوای دەکەیت لە واقعی و لە واقع نزیک بیت نەک لە دنیای خەیاڵات دابی
چونکە لە دنیای خەیاڵاتدا ئەتو ناگەی هەموو ئەو شتانەی کە بتەوێ بەدەستی بینی. ئەو جەگەر پەلە نەکە ئێستا لە کۆتایی نزیک ببینەوە دەرفەتان پێدەم هەمووتان سەرنج و تێبینی خۆتان بڵێ باش نییە. ئێستا باسی ئەو خاڵەمان کرد گوتمان دەبی ئینسان واقع بین بی، یعنی شتێک داوا دەکەی شانی دەست پێ ڕاگەیشتن بی، نەک لە دنیا خەیاڵاتەوە با بڵێن داوای شت بکەیت. ئەو ئامانجەی داوای دەکەی چونکە زۆر جارە تو ئامانجێک داوا دەکەی یان شتێک داوا دەکەی شتەکە مەحاڵە، مەحاڵیەکە لە چییە لەوەی کە یعنی بامەدان بەوەی دابنێ خۆ شتێک مەرز نییە تو بەدەستی بینی باش نییە؟ دەبی تو ئەو شتێک داوا دەکەی واقع بی شایانی دەست پێ ڕاگەیشتن بی ئەجینا کاتێکی زۆرت لێ بە فڕۆ دەڕوا لەو حاڵەتە. خاڵەکی دیکە ئەمە دەتوانین باسی بکەین کە بۆی ئینسان ناومێد نەبی ئەوەیە کە قەناعەت بکە، قەناعەت بە خودی خۆی بکە، ڕازی بی بەو بەشەی کە خۆی هەیەی. زۆر جار ئینسانێکمان هەیە چ دەکا؟ دەچی خۆی بەراورد دەکە بە کەسانی دیکە، خۆی دەچی لە کۆمەڵی خاڵ دەدۆستەوە لەو خاڵانە خۆی بەراورد دەکا. واتە وەختەکە تو دەچی لەگەڵ ئینسانێکی دیکە دەچی سەردانی ماڵێک دەکەی تەماشا دەکەی ماڵێکی کەشخەیان هەیە سیارێکی بەرزی هەیە و چوزانم کۆمەڵی دکتۆرای هەیە هەر شتێکی دیکە لە بوارەکانی ژیان دەچێت و خۆت مقارنە دەکەی لە کام خاڵ لاوازی لەوان دەچی خۆت مقارنە دەکەی خۆت بەراورد دەکەی. قەناعەتت بەو بەشەی خۆت نییە کە خوای گەورە پێداوی. جا بۆیە زۆر جار دەبتە هۆی ناومێدبوونی ئینسان. ئینسان وا باشە ئەوە نەبیتن کە بچی خۆی لە هەموو شتێکی باش و خراپدا خۆی بەراوردکە، نە بڕۆ خۆت لەو خاڵانە بەراورد بکە کە تو تێدا بەهێزی کە ئەو نیتی ئەتو هەتە باش نییە؟ چونکە ئەگەر قەناعەتت بۆ دروست نەبی بڕواتە بی دائما ناومێدی، دائما متەشائیمی، دائما هەست دەکەی کە کەم و کوڕیت هەیە، هەست دەکەی ئەوەیە. بەڵام هەتا لە ڕوخساردا یعنی ڕوخسارێک کە ئینسان خوای گەورە پێی بەخشیە ئیتر دەبی ڕازیبی بەو بەشەی کە خوای گەورە بە تویدایە، متمانەت بە خۆتەبی، باوەڕت بە خۆتەبی، باوەڕت بە شکل و شێوەی خۆتەبی. چونکە لەو دنیاەدا دوو کەس دەبی لێت ڕازیبی، یەکەمیان بە دەرەجەیەک خۆت، دۆمیان خوا. بۆ یەکەم زار خۆت لەبەرەوەی هەر کاتێک ئینسان لە خۆی ڕازی بوو بەو شکل و شێوەی کە هەیە درێژی کورتە باڵای قەڵەوی لاوازی هەر جۆرێکی کە هەی ئەگەر بۆ خۆت لە خۆت ڕازی بووی خوای گەورەش لێت ڕازیە باشە خوای گەورەش چونکە لەبەرەوەی خوای گەورە توی دروست کردیە وەختەکە تو بە دروستکرای خوای گەورە ڕازی خوش لێت ڕازیە. ئەوە خاڵێکی دیکەمان هەیە مەسەلەن یعنی ئینسان نابی هەموو دنیا بە چاودکەیەکی ڕەش تەماشا بکە، وابزانی دنیا عینەکەچی ڕەش لە چاو بکەی واتزانی ئیتر تەواو هەموو ژیان ژوورێک و دوو پەنجەرەیە. نا ژیان زۆر لەوە گەورەترا، شتی تێدایە، شتی جوانیشی تێدایە. ئیتر بۆ ینی خەم دێخۆی ئەم تێ ناکەم وەرە ئەمن بە ژیانم گەیشتی مەوتەمەنەی نەمزانیە کەسێک لە ژیاندا بە خەم خواردن یاخود بە دانیشتن بە خەم خواردن وای کردبی با بڵێن داهاتووی خۆی گۆڕیبی یاخود ڕابردووی گۆڕیبی. بۆیە هەمیشە لە بیرت بی کاک محەممەدخوا و چای لێ وەرگرە بە ئەو چای بۆ خۆینەوە دەستەکانت ئای دەستخۆش ئەو بدە برادەرانیش ئێستا وتەکەی تەواو دەکەین باو چای تەوزیەکە. بۆیە هەمیشە لە بیرت بی هیچ بڕێکی خەم خواردن ناتوانێ ڕابردوو چارەسەر بکات و هیچ بڕێکی نیگەرانیش ناتوانێت داهاتوو بگۆڕێت. یعنی ئەتو دانیشە هەر دانیشە لە جێوە هەر خەمی بخۆ هەر با بڵێن ئازار بچێژە هەر ئەوە بکە کە بڵێ من ناومێدم ئیتر ئەوە بۆم نابیتن ئەو شتانە هەر خەمی بخۆ ئایا هیچ شتێک دەگۆڕێ؟ هیچ شتێک ناگۆڕێ. ئەگەر خەم خواردن چارەسەر بواە بڕواتە بی ئەوە هەموو کەس دەیتوانی خەم بخواتون کێشەکانی چارەسەری بەڵام خەم خواردن چارەسەری بابەتەکەی تو ناکە. ئەی چ شتێک چارەسەری من دەکا دائیمەن ئەمن گەشتبینانە بڕوانم گەشتبینانە بڕوانم لە ژیان. بزانە تەماشاکە تێبینی بکە خوای گەورە لە قورئاندا چی دەفەرمووی؟ دەفەرمووی وفي أنفسكم أفلا تبصرون. ئێوە لە ڕوانگەی خۆتانەوە تەماشا دنیا بکەن
ژیانی دنیاتان با لە ڕوانگەی ئەو شێوازەبی کە من دروستم کردوون سیر کە خوای گەورە چۆن ئینسانی دروست کردیە دوو چاوی ئینسانی لە پێشەوەدایە باشە ئەو دوو چاوی ئینسانی بۆ لە پشتەوە نییە بۆ لێرە نییە بۆ لە پێشەوەیە بۆیە تو سەیری داهاتوو بکەی گەشتبینانە ڕابردوو تازە ڕۆی شتێکە تازە ناگۆڕدرێ تەواو هەڵەکت کرد ئەنجامتدا ئەزمون تەواو بیکە ئەزمون لە ژیاندا شتێکت کردووە سەرکەتوو نەبووی تێدا ئەو بۆ ئەزمون بەڵام ناتوانانی بیگۆڕی ئەو واقعەکە ژیانە ئیتر هەڵبەز و دابەزی تێدایە ئیتر ئەوە کەوتنی تێدایە ئینسان ئەو کاتە شکست دەخوا کە دەستبەرداری ئامانجەکەی دەبی ئینسان ئەو کاتە شکست دەخوا کە دەستبەرداری ئامانجەکەی دەبی ئەتوو کاتێک کە بەردەوام بووی جارێک کەوتی بەڵام جارێکی دیکە هەڵدەسێەوە جارێک کەوتی دیسان هەڵدەسێەوە ئەو کاتە تو هەتا ئەتوو بەردەوام بی بڕواتە بی زۆر سەرکەوتوو دەبی ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان دووبارە سڵاوتان لێبی بەڕێزان بزانە سیرکە ژیان بە خۆشی و ناخۆشیەکانیەوە جوانە یعنی مەسەلەن تێبینی بکە ئەگەر خۆشی نەبی با بڵێن ناخۆشی نەبی خۆشی نابی بە پێچەوانەشەوە ئەگەر خۆشی نەبی ناخۆشیش نابی جا زۆر گرینگە لەوە تێبگەی هەموو شتێک بە خۆشی و ناخۆشیەوە جوانە هەر خوای گەورە وای داناوە وەرە تێبینی بکە بزانە تەمەشا ئاسنگەرێک ئەگەر بیوێ ئاسنەکە نەرم کاتەوە پێویستی بە چییە؟ پێویستی بە ئاگرە وایە؟ ئەی باش ئەگەر بۆی ڕقیکە با بڵێن ڕقی کاتەوە پێویستی بە ئاوە وانە؟ واتە بە ئاو و بە ئاگر بە هەردووچیان ئیتر دەرگەی دروست کردیە پەنجەرەی دروست کردیە ئەوە نییە خستیتە خزمەتی خەڵکیەوە بە هەمان شێوەرە سیرکە ئەگەر بێت و نانەوە خانەیەک بیەوێ هەویرەکە نەرم بکاتەوە پێویستی بە ئاوە ئەگەر بیوێ مەسەلەن ڕق و جوانی کە و بیخاتە خزمەتی خەڵکیەوە پێویستی بە ئاگرە کاواتە بە ئاو و بە ئاگر توانی خزمەتێک بە خەڵکی بگەێنی بەرهەمێک دروستکە زۆر گرینگە ئینسان لە ژیاندا ئاوا بیر بکاتەوە بە خۆشی و بە ناخۆشیەکانی بەرهەمێک دروست بکاتن بیخاتە خزمەتی خەڵکیەوە جا زۆر گرینگە ئەتو ئەوە بزانی کە تەحەدی سەختی ئینسان دروست دەکا ڕوبەڕووبوونەوەی ناخۆشیەکان ئەتو پێدەگەێنی وەختە کە ژیانت سەختە دۆخێکی نەخوازراوە هاتۆتە پێشەوە ئەو دۆخە نەخوازراوە ئەتو دروست دەکا ئەتو ئەکامل دەکا وا دەکە ئەتو بگەی ئامانجەکەت خۆ زۆر جار خەڵکمان هەیە خراپەکارن دێن بربەستت بۆ دروست دەکان با بڵێن کۆسبوتەگەرە دەخەنە پێشت هەروەکو لە قسەی یوسف عەلەیهی سەلام هاتووە مەسەلەن برایەکانی چەند جار کۆسبوتەگەرەیان بۆ حەزرەتی یوسف دروست کرد وایە بەڵام خراپەی برایەکانی بووە هۆکارێک بۆی کە یوسف ببتە عەزیزی مسر کەواتە زۆر جار خراپەی خەڵکی دەبتە هۆکارێک بۆیە تو بە ئامانجەکەت بگەی بزانە تێبینیم کە ئەو پەیامە قورئانیە جوانیە چ شتێکمان پێدەبەخشی ئەومان پێ دەڵێ کە زۆر جار خراپەی خەڵکی دەبتە هۆکارێکە تو بۆیە بە ئامانجەکەت بگەی هەر کەسێک کە خەمی هەیە ئەو قسەی لە برای خۆتان وەرگرن هەر کەسێک کە ناومێدە هەر کەسێک کە خەمی هەیە تەنها چیرۆکی یوسف بخوێنتەوە بەسە لەبەرچی لەبەرەوەی هەموو شتێکی تێدایە ئەرێ یعقوب عەلەیهی سەلام 40 ساڵ لە چاوەڕوانی کوڕەکەیدا نەبوو ئەرێ بێئومێد بوو ناخێر بێئومێد نەبوو ڕۆژ لە ڕۆژان بێئومێد نەبوو هەر بە پەرۆژ بووەوەی کە جارێکی دیکە پێشاد بتەوە ئەرێ یوسف 7 ساڵ لە زیندانی کرا بەبێ ئەوەی کە هیچ کاتێک با بڵێن تۆمەتەکەشی لەسەر ساغ ببتەوە تەحملی کرد تەحملی ئەو سەختەیە کرد باش نییە بێئومێد بوو نەخێر خوای گەورە دەفەرمی بزانە لە قورئاندا چ دەفەرمی فإن مع العسر يسرا یعنی چی یعنی لەگەڵ هەموو با بڵێن ناخۆشیەک خۆشیێکی لەگەڵە جاوە خۆ لە قسەی یوسف لە چیرۆکی یوسف زۆر بە جوانی بەدی دەکرێت زانێ لە ئاخیری چەند بەیەکتری شاد دەبنەوە بەیەکتری ئەوە دەبن و ئیتر ئەو دەبتە عەزیزی مسر باش نییە وەرە سەیری چیرۆکەکانی دیکە بکە بزانە تەمەشا پێغەمبەر ئەیوب چەند ساڵ لە ناوجێکەت زیاتر لە 20 ساڵ خێزانەکەی خزمەتی دەکرد لەشی هەموو کرمی لێداهات پێغەمبەر یونس
بە هەمان شێوە لە ناو سچی نەهنگ بوو حەوت بوو بەڵام ڕۆژە لە ڕۆژان ناومێت نەبوو لە ناو تاریکایی دەریا لە ناو ئەو سچی نەهنگ هیچتر هیچ کات ناومێت نەبوو کەواتە ناومێدی شتێکە لە کاتێکدا ئەوەیە کە ئەتوو پشت بەخوای گەورە نەبەستی چونکە ئەوەت لە بیربی هەر کاتێک هەر مرۆڤێک پشت بەخوای گەورە ببەستی بڕواتان نەبی ناتوانانی ناومێدبی ئەوە لە برای خۆتان وەرگرن چۆن لەبەرەوەی ئەتوو هەر کاتێک یەقینت بەخوای گەورە هەبوو یەقینت هەبوو بەخوای گەورە کە کێشەکانت بۆ چارەسەر دەکا ئەوە دڵنیا بە کێشەکان لە بەرچاوی بچووک دەبنەوە با نمونەشی سادەتان پێ بڵێم ئەتوو هەتا لە خوای گەورە نزیک بی کێشەکان بە بچووکی دەبینی بۆ نمونە ئەگەر بڵێم کاکە محەممەد لەسەر بینایەکی 300 تابقا باشە 300 نەهۆمی کاک محەممەد ئەگەر سەیری خوارەوەی بینایەکە بکەیت چۆن دەیبینی هەموو شتەکان بە بچووکی نبینی لۆ لەبەرچی لەبەرەوەی لە ئاستێکی زۆ بەرزدا سەیری خوارەوە دەکەی بەڵام ئەگە بێ خوارەوەی بینایەکە هەموو شتەکان بە گەورەی دەبینی ئەوە ڕێک مەرتەبەی ئیمانیە هەتا ئەتوو لە خوای گەورە نزیک ببیەوە بەرزتر دەڕوانی بەرزتردا کێشەکان دەڕوانی کێشەکانت بە بچووکی تەمەشا دەکەی وا دەزانی و کێشانە زۆر بە ئاسانی چارەسەر دەکەیت کام کێشەی کە زۆر گەورەیە کە لات مەحاڵە بڕواتە بی زۆر بە بچووکی سەیری دەکەی لەبەرەوەی نەزرەت دەگۆڕێ لەبەرەوەی پشتت بەخوای گەورە بەستە لەبەرەوەی یەقینت هەیە کە خوای گەورە چارەسەری دەکا یەک لە خاڵەکان ئەوەی کە با بڵێن وا دەکاتن کە ئینسان ناومێد نەبی ئەوەیە کە تو بیرت ئاوابی کە هەموو شتێ خێری تێدایە بزانە خوای گەورە لە قورئاندا دەفەرمی چی وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم زۆر جار ئەتوو شتێکت پێ ناخۆشە بەڵام دەبی ئەوە خێری تێدایە لە بۆ تو زۆر جار شتێکیش کە خۆشت دەوێت دەتەوێت ببی بەڵام کە نابی ئەوە بزانە شەڕێکی تێدایە یعنی ئەوە با بڵێن چیرۆکەچی ئەوە هەیە لۆتان دەجێڕمەوە دەجێرنەوە پاشایەکە بوو لەگەڵ وەزیرەکی بەیەکەوە هەموو دەرچوونەچیان بەیەکەوە با بڵێن دەچوونە ڕاوی بەرەو دارستان دەڕۆیشتن لە ڕێگەدا پاشا ساتمەچی دەکا دەڵێ وەزیرەوە چ بوو دەڵێ گەورەمەوە هیچ نییە خێری تێدایە دەڵێ باش ئەو جارە ماوەکی دیکە دەڕۆن جارێکی دیکە دەوێ بەر بتەوە ساتمەچی دەکا دەڵێ وەزیرەوە چ بوو دەڵێ گەورم هیچ نییەوە خێری تێدایە پاشا تۆزە لێ تووڕەدەوی بەس بەسە خۆی ناینی ئەو جارێکی دیکە دەیەوێ ڕاوی بکە ڕاوی مامزێک بکە تیر و کەوانەکە دەینی ئاوە ڕای دەچێشی لە دەست بەبەر دەستی دەکەوی پەنجەی گەورەی دەبردرێ با بڵێن ئەوە دەبیتن بریندار دەبی لە تێکی لێ دەبتەوە دەڵێ وەزیرەوە چ بوو دەڵێ گەورەمەوە هیچ نییە خێری تێدایە ئێ پاشا زۆر تووڕە دەبی ئێ باشەوە چ بوو هەموو شتەکە خێری تێدا بوو ئیتر ئەوە پەنجەی پاشای بڕایە خۆ هەوەنتە نییە تو برێ هەموو شتێک هەر خێری تێدایە خێری تێدایە پاشا چ دەکا تووڕە دەبی دەیخاتە زیندان وەزیرەکەی خۆی دەخاتە زیندان ڕۆژی پاشتر دەرچوونێکی دیکە دەکا عینەن لە بۆ هەندێک منتیقەی خوارگوندەکەی خۆیان با بڵێن خوار ئەوەی خۆیان مەجموعە ئینسانێکی لێیە با بڵێن وەکو چۆن دەڵێ ژیانی دەرەوەیان نەبینیە وەکو وەحشی دەژین باشە لەوێ دەکەوتە ناوەوان تەمەشای دەکەن و پاشایە و ئیتر جولبەرگەشی جوانی لەبەرەوانە هەمویان دەورەی لێ دەن و ڕاست دەستگیری دەکەن ئەوان لە عادەت و تەقالیدی خۆیان ئەوانەی کە لەوێن دەرن با بڵێن ئەو وەحشیانی کە کەتتە ناویان لە عادەت و تەقالیدی خۆیان ئەوەیە کە هەر کەسێک ئەگە بیگرن نەناسرا و بیدەکەنە قوربانی لەسەر تەختەکەی درێژی دەکەن و ئیتر پەلبەستی دەکەن و درێژی دەکەن و دەیانوێ بیکەنە قوربانی لۆ خۆیان بەڵام یەک لە وەحشەکان دەبینی پەنجەکی بردرایە ئیتر لە کللتوری خۆیان وا باوە کە ئەگەر کەسێک بریندار بوو یان ئەوە بوو پەنجەی لێکرابەوە یان دەستی نەمابوو یان قاسی نەمابوو بە قوربانی ناش هاوار دەکە دەرێ ئەوە پەنجەی بردرایە ناکرێ بیکەینە قوربانی بۆیە بەڕەلایکەن ئازادیکەن پاشا فکر دەکاتەوە ئێستا زانی وەزیرەکەی کە پێی گوت ئەوە خێری تێدایە بیل لەو بابەتە دەکاتەوە دەرێ باشە وەزیرەکی چەند ژیرم هەبوو کە گوتی خێری تێدایە کە ئازاد دەبی دەستەوە لای لە زیندان سەردانی دەکا
ئازادی دەکات دەڵێ وەڵی ئەمن ئێستا زانیوە تو کە چەندە زیرەکی چەندە ژیر بووی ئەو قسەیت بەمووی گوت کە گوتت خێری تێدا فعلەن خێری تێدا بوو خۆ ئەگەر ئەو پەنجەیە من نەبردرا بواە ئێستا ئەوان ئەمنیان کرد بۆ قوربانی باشە وەزیر دەڵێ گەورم ئەوەی کە ئەمنت خستە زیندان ئەوەش خێری تێدایە ئێدرێ باشە گەورم ئەوە با بڵێن پاشایەکە پێ دەڵێت جەناب وەزیر ئەی باشە ئەوە خێر لە چدایە ئەو چۆن ئەوە خێری تێدایە سڕی ئەوەی چییە کە منەتم خستە زیندان و با بڵێن خێری تێدایە ئەوش دەڵێ گەورم ئەتو هەموو جارێک کە بچوو بایە ڕاو ئەمنت دەبرد لەگەڵ خۆت ئەمن ئەوە ئەتوو پەنجەت بردرابوو نیان کردی قوربانی بەڵام خۆ من هەموو شوێنێکم ساغا ئەو کات ئەمنیان دەگرت و ئەمنیان دەکردە قوربانی لەوێ یەکسەر پاشا خەڵاتی دەکات جابزانە هەر شتێک هەر ڕووداوێک کە ڕوودەدا ڕەنگە ئەتو ئێستا بیری لێ بکەوە برێ باشە خێر لەو بابەتە لە چدایە نا لە کۆتاییدا شتێک هەیە ئەتو نەدیتە لەو دیوی پەردەوە شتێک هەیە تو نەتبیستە بۆیە خوای گەورە زۆر جار کە دوعاش دەکەی دوعاکەت قبول ناکە لەبەرەوەی شتێک هەیە ئازاری تو دەدا بۆیە ناوێت لەوە زیاتر ئازار بچێژی ئەگەر تێڕوانینی ئینسان بەو جۆرە بیتن کە هەموو شتێک خێری تێدایە لە ژیاندا بە خۆشی و ناخۆشیەوە ڕوودەدا بڕواتە بێت و ناومێت نابی هەوڵی زیاتر دەدەیت باش نییە پێم خۆشە ئەگەر سەرنج و تێبینیەکیان شتێک بۆبزان پرسیاری زۆرتان لەلا دروست بۆ پێم خۆشە گوێتان لێ ڕاگرم فەرموو فەرمایکە دەست حەزم کرد ڕای جەناب دووەرگرم لەسەر بابەتێک وەکو با بڵین وەکو پرسیارێکە لە توێ لەسەر ناومێدی گەنجان کە تەوەرەکەشمان لەسەرەوەی لەسەر زۆرێک لێمە با بڵێن لە بەشی هونەرە خوێنین یا لە بەشی وەرزشە خوێن یان لە بەشی هەر بەشێک بێت لە بەشەکان لە وڵاتی ئێمەیە وا باوە دکتۆری لێرە مەسەرەن لە پۆلی شەش کە دەرەچی دەرەجەت سەر و نەوەتەکان بێ ئەڵێنەوە بلیمەتیان ئابخەریە وایە و زیرەکە بەڵام بۆ کە لە وڵاتی ئێمەیە بەشی هونەری منەتوانم لە بەشەکەی خۆمە مەسەن ببمە قدووە بتوان ببمە ئەکتەرێکی سەرکەوتو یان لە وەرزشە ببمە یاریزانێکی بەتوانە چۆن لە وڵاتانی تر پەرەی پێدرێشتە بەڵام لە وڵاتی ئێمەدا ئەوەی پەرەی پێدرێ ئەوەی کە باسم کردووە هەروە سیاسەتە سیاسەتمەندارێکە لێرە مەسەن چی بووە پلە پلە سەرەکەی مەسەن بۆ ئەوشتانە من ئەتوانم مەسەن لەو بواری خۆمە هەوڵدەم تێبکۆشم بەڵام ئێستا من حەزم لەو بواری خۆمە ئەمێ هەوڵی بۆ بدەم بەڵام ئەزانم هەوڵی بۆ بدەم نابمە هیچە لێرە ئەو بەشاقیت کردیتەوە تو زۆر بینراوە زۆر بینراوە مەسەن چەندین ئەکتەرمانەیە فەرم و گەشتونەتە چۆ زۆربەی ئەکتەرمانەیە سەکرێتزانە تەماشا لێرە شتێک هەیە مەرز نییە تو چ شتێک تەواو بکەی لەوەدا باش بی ئاگداری و خاڵە بە چونکە زۆر جار ئینسان بە پێی نمرەکەی دەستە شوێنێک با بڵێن ئێستا وەزارەتی خوێنی باڵا کە تو تەقدیم دەکەی لە زانکۆلاین ناوت لە شوێنێک دێتەوە ئیتر وەزارەتی خوێنی باڵا بۆ دیاری دەکە کە تو لە شتێکدا باشی حەزی خۆت دەستنیشانی نەکردیە ئەو حەزەی تو دەبی خۆت بدۆزیەوە چونکە هیچ ئینسانێک مە لە تەورەکەی دیکە دە باسمان کرد هیچ ئینسانێک لە ژیاندا زیاد نییە حتممە لە تو لە شتێکدا باشی بەڵام دەبی خۆت بدۆزیەوە لە شتێکدا کە تو تێیدا باشی حەزت بۆی هەیە ئەگەر حەزت هەبی لیۆنارد داڤێنشی کە باز لە هونەردەکەی خۆ کەسێک بوو بڕوانامەی نەبوو بەڵام تابلۆکانی ملیۆنان دۆلار دەکا قەزدم لە چ دێ لەبەرەوەی حەز وای لێ کرد ئەو حەزا زۆر گرینگە تو تێدا بزان لە چ شتێکدا سەرکەوتووی بڕوانامە نمرە هەموو کاتە تو ناکاتەشت غەڵەتە بەو جۆرە بیر بکەوە برێ وەڵای من نمرەی بەرزم نینە ئیتر من ناتوانم ئەوە لە حتممە تو لە شتێکدا باشی بەڵام دەبی بۆی بگەڕێی مەرز نییە تو لە هونەردا سەرکەوتوبی لەوانەیە بوارێکی دیکە هەیە لەوانەیە شتێکی دیکەیە پسپۆڕێکی دیکەیە ئەتو تێدا زۆر زۆر سەرکەوتوی دەکرێت پسپۆڕەکەت لەلایەنە لەلایەنەکە کە خۆت دۆزیەوە بیگۆڕی بڵێ ما ئوستاژیان ئێستا قسەیەکت کردەوە باسی یەکێکت کرد لە وڵاتێک نازانم لەکوێ کە هیچ نەبووە دوای بۆتەشت بەڵام من باز لە وڵاتی خۆمانەکەم زۆرێک لە هونەرمەندمانەیە ئەکادیمیش نین بەڵام لەناو بوارەکەدا وان ئاسراون و یعنی زۆر زۆر سەرکەوتون فەرموو بڕۆ ژیانیان ببینە لێرە ڕێ قسەکەی منە لە چی خۆیان دۆزیەوەەوە ئەو ئەکتەرە یعنی هیچ ئیشێتری نییە ئەکتەرە و هەتا ئێستا کابرا پیر بۆ ئەکتەرە هەر کەسێک بنای کەس نایەنم بەڵام لێرەدا هیچی بۆ نەکراوە بەڵام لە وڵاتانی ئەوروپا فلیمێکی بەسییت شانۆگەریەکی بەسییت دەکات ئەوە نەناوی بڕوا لەوێ یعنی لە هەموو جۆرە هاوکاریەک فەرمو لێرە شانۆ ئەکرێ شانۆگەریوانە بیست کەس نایە بۆ سێرکردنی بەڵام لە وڵاتانە ئاکرێ فەرمو بڕۆ سەرکە
بەس ئەو پۆستەری بڵاوەکەنەوە لەوانێ لە هەر لەو ڕۆژەیە بە بێ سپۆنسەر لێدانوی شتێک 100 بلیت 200 بلیت بفرۆش. جامە بەستم ئەوەیە ڕۆژێک دادێ ئەتومزانە کوردستان 20 ساڵ لەمە بەر چۆن بوو ئێستاش چۆنە 20 ساڵ لەمە بەر کە ئەمە دەمانزانی ئینتەرنێت چیە مەسەلەن بە دەگمەن ماڵەکە بوو ئینتەرنێت بەکاربیینی یان مەسەلەن سەتەلای توشتیوە بە دەگمەن بۆ شتانە وایە هەان تەکنەلۆژیا هات و شت هات ئیتر وردە وردە گۆڕانکاری دروست بوو ژیان دەگۆڕێ ژیان دەگۆڕێ هەروەها نامینێتەوە دەزانم قسەکەی تو تەواوە ڕۆژێک دادێ هوەر لێرە دەفتە لوتکە ڕۆژێک دادێ هەموو اختصاسەکان هەموو گرنگجی و بایەخ و ئەوەی خۆیان دەبیتن قەت ئینسان نابینە ئومێدبی ئێستا ڕاستە ئێستا هیچ شتێک نەکراوە بەڵام 10 ساڵی دیکە 15 ساڵی دیکە تا نازانی ڕۆژگارە ئیتر ژیانە دێ سەبرین تر دەبی ئارام بگرین تا دەگۆڕێ ئینشاءڵڵا کامەتان پرسیارتان هەبوو فەرمایکە بدەن ئەمن پرسیارم نییە بەس لەسەر ئەو خاڵانەی باست کرد لەسەر تەوەری بێهیوایی لەسەر هەمویان قسەم هەیە یەکەمیان ئەلیرانە لە کۆمەڵگایمە لە کۆمەڵگای کوردی زۆرینەی خەڵکمان سادیزمن حەزیان لێ بەرامبەرەکەیان بشکێنن بە هەر نەوعەکبی بە قسە چی مرۆڤ بەخۆی وشەکە بە وشەکیش دەمری ڕاستە سادیزمەکان ئی کۆمەڵگایمە ئەوانەی سادیزمن چیان دەوێ بێهیواد بکەن دائیمەن حەزیان لێ قسەت پێ برێن بشکەی بڕوخەی ئیدی هیچ شتێک لە تودا وجودی نەمینێ ئەتوو بتانی خۆت قیتکەوە و بێجگەلەوەی ئەگەر بمانەوێ ئەو کەسانە نەهێلین ئەوانیش بەرەو ئەو ڕێچکێ بین کە هیوایان هەبی کە باش بن بەرامبەرەکەیان یعنی بەرامبەر چاودەورەکەیان ئەمە دائیمەن دەبی بەو نەوعی بجوولێنەوە لەگە بەرامبەرەکەمان خۆشەویستی ببەخشین خۆشەویستی سەروی هەموو شتێکە کە تو خۆشەویستی دەبەخشی دائیمەن ئەگەر کەسە گڕکیشی لێت ببیتەوە دوو جار قسەی خۆش لەگەر بکە پێک دێ لەگەرت پێک دێ بەس ئەتوو بەڕقی لەگە کەسەی قسەی بکەی زۆر ناخۆشە نەزڕی دەگۆڕێ ئەفکاری دەگۆڕێ بەرامبەرت و بەنەوع چکەف کرد لێ دەکاتەوە نا ئێستا لەسەر قسەی خەڵکی حتمما وایە خۆ خەڵک پێخۆش نییە تو سەرکەوتوو بیە خەڵک پێخۆش نیە دائیمەن خەڵکەکەیتە ژیات دەکا هانت دەدا خەڵکەکەی لە پشت دەوەستی خەڵکەکی شەیە دژایەتی دەکا کۆسپوتە دروست دەکا سەختی بۆ دروست دەکا ئەو شتانە هەیە بەڵام زۆرینەن ئەوانەی سادیزمن ئەوانەی تێکمان دەشتێنن ڕاستە خۆ هەروایە خۆ لەبەرەوەی ئەمە بۆ ئەو بەرنامەمان دروستکردێ بۆیە تو گوێ لە قسەی خەڵکی ڕانەگری قسەی خەڵکی ئەوەندە بەلاتەوە گرنگ نەبی چونکە خەڵکانێکمان هەن حەسوودن حەسوود چییە؟ حەسوود ئەو کەسە نییە کە دەیەوێت بە هێمنی و بە ئارامی بگاتە ئاستی تۆ بەڵکو ئەو کەسەیە کە دەیەوێت تۆ لەو ئاستە بەرزە بینیتە ئاستی نزمی خۆی بۆیە دائیمەن قسەی خراپ دەکا قسەی باش ناکە قسەی نەرێنی دەکا بۆیە ئەتوو بینتە خوارێ ناومێت بی لێ نەگەڕێت و بەرەو ئامانجەکەت بڕۆی جا ئەوەیە کە تو باست کرد ئەو قسە نەرێنیانەیە کەسی دیکە فەرموو لەسەرتاوە یعنی پرسیارێکم لە مێشی دروست و هەرچەندە تازەش ئاماژت پێدا لەو کاتێککە مرۆڤ زۆر بێهیوا دەبی لە دوای داڕمانەکی زۆر یان دەتوانین دۆڕانێکی زۆر بێن باشترین کار چیە یعنی کە دەتوانین باشترین خاڵ چێ لەکوێ دەست پێ بکە کە خۆی لەو داڕمانەیان لەو بێهیوایە دەرباسکە زانم ژیانی ئینسانی هەمووی کێشەی هەیە گرفتی هەیە ئینسان لە چ شتێکدا ناومێت دەبی لەوەی کە کێشەی هەیە لەوەی کە گرفتی هەیە باشترین شت ئەوەیە کە تێڕوانینت ئاوابی بۆ ژیان مەسەلەن ژیانی ئینسانی وەکو کتێبێک وایە کتێبی ئەو کتێبی کە با بڵێن کتێبێکگە لە ژێر دەستم بی با بڵێنەوە دەفتەرە کتێب نییە بەرجی یەکەمی لە دایک بوونە بەرجی دووەمی مردنە و کۆتاییە و دەچینەوە ئەو دنیا بەڵام لاپەڕەکانی ناوی ژیانی مرۆڤەکانە ڕۆژانە ئەتوو تۆماری دەکەی مرۆڤ کە لە شتێکدا شکست دەخوا یاخود دەکەوی لە لاپەڕێکدا هەر لەو لاپەڕێدا نەمینێتەوە گرنگترین شت ئەوەی لەو لاپەڕێدا نەمینێتەوە لاپەڕێکی دیکە نوێ هەڵدەوە جارێکی دیکە بۆ خۆت هەوڵ بدەوە دووبارە دەست پێ بکەوە لەسەر ئەو لاپەڕێ مەمینێەوە کە کەوتی هەست بە شکست دەکەی هەست دەکەی کە ئەتوو ناگێ ئامانجەکەت نا وەرە پەڕەکی دیکە هەڵەوە دووبارە دەست پێ بکەوە یعنی بەو تێوانی نە ئیشکا
سەش دەبڕم ئوستاز بەس یعنی بە ئارامی یان لۆنە سەبرەکی سەبر بگری دواتر سەبرگرتن یەکێکە لەو شتانەی کە دەتگەێنتە ئامانجەکەت ینی ئومێدت بۆ دەگەڕێنەوە چونکە دووەگە پەلە بکەی ناتوانانی ڕاست ینی لەوەی لەو بێهیوایە دەرچی پەلە نەکەی باشە بەزەبت نابی پەلە بکەی چونکە هەندێک شت هەیە پەلەکردن تێیدا بە زیان بۆ دەشتێتەوە نابی پەلە بکەی ینی هەرچەندە کە کەسەکی شکاو یان دۆڕاوی هەرچەند یان لە پاشە و ئەوەی پەلەی نەکەی ئەتو منداڵەکەت بینێ کاتێکە بەسەر پێ دەکەوی چەند جار دەکەوی هەتا بەسەر پێ دەکەوی چەند جار دەیان جار بەڵام جارێکی دیکە هەڵدەستەوە دەکەوی دیسان هەڵدەستەوە دەکەوی دیسان هەڵدەستەوە گرینگە بۆ دەست با بڵێن بۆی کە تو بە ئامانجەکەت بگەی پێداگیر بی منداڵ زۆر شتی لێ فێرەبی ها یەک لەوانە کەوتن و هەسانەوە ئەوەی کە شتێکی دیکە لە منداڵ فێربی پێداگیریە دەزانی منداڵ ئەگەر داوای شتێک بکە پێداگیر بی کۆڵ نادا چەند جار بینیوتانە دیمەنی ئەو منداڵی کە داوای پارە لە دایکی دەکە یان داوای شتێک لە دایکی دەکە لە دوکانەکە بۆی بکڕی ئەگەر دایکی پارەشی پێنەمینێ دوو دراوسێ ئەولاتر قەرزی بۆ دەکاتن بەس بۆی شتەکەی بۆ جێبەجێ بکات چونکە قاچەکانی دەکوتی لە ئەرزی دەدە بۆی دەگری بۆ ئامانجەکەی دەگری وازت لێناینی هەتا پێت نەکڕی وایە یعنی ئێستا ئەمن شتێکی بچووکم هەیە با بڵێن هەرەوە بە نمونە دەینەوە ڕۆژێکیان لە دیار زنجیرەیەک دانیشت بووین ئەوە با بڵێن زنجیرەی دۆبلاش کراوە بوو جا دایکی لە دیار دانیشت بوو خۆشی منداڵەکە با بڵێن تەمەنی ئەو پەڕی ساڵ و نیوەک 2 ساڵ ئاوا بوو کچە بچووکەکەم هات گوتی دایە شیر بگرەوە تەمەنی ساڵ و نیوەک 2 ساڵە وازی لە دایکی نینە دایکی هەرچەندی پێ دەگوت دەیگوت ڕاوەستە کۆتاڵقی چکە کۆتاڵقە خۆشە تەمەشاکەی بزانین چی بەسەر دێتەوە حەدەسەکە چی دەزێ وانە هەرچەندی پێ دەگوت هەن سەیریکە ها ئەوە لێرە ئەو هاڕۆی هەن سیارەکە ئەو هایکردن ها ئەوە هیچ تەمەشا تەلەڤیزۆنەکەی نەدەکرد بە هیچ شێوەیەک چونکە ئامانجی ئەوە بوو کە شیری بۆ بگرتەوە ئەمیش بە دایکیم گوتم تخوالی گەرە بزانم چەند جار داوای شیری دەکات باشە هەت بە ئەم قەزیانی گوتم بەس بزانم منداڵ چۆنە بۆ تمۆحی خۆی بۆ ئامانجەکەی چۆن بەدەستی دێنی ئێوە تەسەور دەکەن چەند جار داوای شیری کرد حەزەکەم یعنی ئێوە ژمارەکەم پێ بڵێن چەند هەر ڕقەمەکەم پێ بڵێن 15 نەبوو حوتیش نەبوو ژمارەکەم پێ بڵێن 30 نەبوو زیاتر بڕواتان نەبی 153 جار ژماردم داوای شیری کرد بە خەیاڵی نایە لەبەرچی لەبەرەوەی ئامانجیەوە ئەم قەسی ژوام کرد گوتم هەر وەکو تەجربە بزانم تا چەند بێزار دەبی ئاخیری داکی بێزار بوو گوتی شیرەکەی بۆ گرتەوە هینە داینا گوتی ها دابخۆدەی ئانی قەزدم وازی نەینا دەستبەرداری ئامانجەکەی نەبوو هەتا شیرەکەی پێگرتەوە ئەوە شتێکە ئێمە دەتوانین پێداگیری لە منداڵ فێربین منداڵ پێداگیرە بۆ ئامانجەکەی با هەمومان بەیەکەوە ناومێد نەبین بەردەوام بین پێداگیر بین پێداگیری بڕواتە بی دەتانگەێنتە ئامانجەکە لێرەدا دێنە کۆتایە ئەڵلقەی ئەمجارەمان بەرنامەی هاندان کە لە بابەتی ناومێدیەوە کۆمەڵی قسەمان کرد لەسەری بەو هیوایم سوودی هەبوو بێ بۆ هەمووتان ئینشاءڵڵا تا بەرنمەیەکی دیکە و ئەڵلقەیەکی تازە بەخواتان دەسپێرین